بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ خۆشەویستان لە هەرکوێیەکەن، جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش بێت. تەمەنای ڕۆژێکی پڕ لە سوودەی و کامەرانیتان بۆ خوازین. خۆشحاڵین جارێکی تر و لە ئەڵقەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست گەشتووینەتەوە تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش بکەین بە ئومێدیەوەی خۆی بڕگە بابەتەکانی ئەمڕۆشمان جێی ڕەزامەندی خوای گەورە پاشانەوەی عەزیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆژە کە میشە چەند تەوەرێکی گرنگمان بۆ ئامادەکردن بۆیە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کا پێشکەشتان بکەین. تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر گرفتەکانی دابەشنەکردنی سوتەمەنی لە شار و شارچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر پارێزگای سلێمانی قساکەین، چونکە سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی میوانی تایبەتمان دەبێت. دیارە گرنگترین گرفتەکانی دابەشنەکردنی سوتەمەنی ئەوەیە کە لە زستاندا پێویستمان بە زۆر جار نەوتی سپی هەیە، بەڵام تا ئێستا لە زۆربەی شوێنەکان دابەش نەکراوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کاریگەری سۆشیال میدیا لە کۆمەڵگە. دیارە زۆر جار هەندێک بابەت لە سۆشیال میدیا دەوروژێنرێت کە گرفتێکی زۆر بۆ کۆمەڵگە دروست دەکات، لەلایەکەوە سەرێشە لایەکەوە سەرقاڵی خەڵکی لیاکەوێتەوە. تەوەری سێمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر پێشبینیەکانی کەش و هەوا بۆ جیاوازیەکانی لەگەڵ ساڵی ڕابردوو و ڕێژەی بارانبارین و بەفر لە بەتایبەتی میژە لە پارێزگای سلێمانی. کاسێتەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبێت لەگەڵ ڕووماڵی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و چالاکیانەی کە تیاندا ڕوودەدات لەگەڵ پەیامنێرانمان دەبین و چەند زانیاریەکی تایبەت تا کۆتایی بەرنامەش لەگەڵمانە بن. وەک هەمیشە دەستپێکی بەرنامەمان پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی کوردستانە. پێکەوە دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان بزانین کامەیە و گۆڕانکاریانەی کە بەسەر نرخی دراوەکان داهاتووە. هەندێک مێژوو زۆر بەلایەنەوە گرنگە، هەن ئەوانش کە زۆر گویان لە مێژوو ڕووداوەکانی ڕابردوو دەنیە. بەڵام ئێمە ڕۆژانەوە ئەرک و بەرپرسیارەتیەک گرنگترین ڕووداوەکانی ڕابردوو یاوانی کە مێژوویەکی تایبەتیان هەیە و بۆ ئێمە جێگەی بایەخ و گرنگن بۆتان ئامادە دەکەین. با بزانین ئەمڕۆژ ئەو ڕوودا و مێژووە گرنگانەی کە لە ڕابردووە ڕوویان داوا چین پێکەوە بینەری دەبین.
25 ساڵی 2007 کۆچی دوایی زانا و نووسەر و سەرکردە و مفەسیری قورئان و یەکێک لە دامەزرێنەرانی بزوتنەوەی ئیسلامی و بەرپرسی دەستەی کارگێڕی ئەو حیزبە جەنابی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود لە شاری هەڵەبجەی شەهید و لە تەمەنی 57 ساڵیدا ناوبرەو ساڵی 1950 لە گوندی یاڵانپێی بناری هەورامان لەدایک بووە. خوێندنی شەرعی لای مامۆستا سەید حسێن دەست پێ کردووە و بۆ درێژەدان بە خوێندنی حوجرە ڕووی کردوتە خورماڵ و سەرگەت و تەپی سەفا و پاشتر ئیجازەی شەرعی لەسەر دەستی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز وەرگرتووە. مامۆستا ئەحمەد کاکە مەحموود یەکێک بوو لە نووسەر و بانخوازە کاریگەرەکانی ساڵانی 70 و 80کانی ڕابوونی ئیسلامی لە وتار و نووسینەکانیدا بە گەشتستەم و کوفری ڕژەمی بەعزدا چۆتەوە و فتوای جیهادی دژی ئەو ڕژێمە دەرکردووە. لە ڕاپەڕینی جەماوەری هەڵەبجە و هەورامان و شارە زۆردا یەکێک بووە لە هەندەرانی خۆپیشاندەران و ساڵی 1970 لەگەڵ کۆمەڵێک زانای دیکەدا بزوتنەوەی ئیسلامیدا دەمزرێن و دەبێتە ئەندامی مەکتەبی سیاسی. لە بزوتنەوەی ئیسلامیدا پۆستەکانی بەرپرسی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی دارایی و ڕاگەیاندن و مەکتەبی فتوا وەردەگرێت. مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود لە بواری وتاربێژی و نووسین و بانگەواز و جیهادی مەیدانیدا ڕۆڵی کاریگەری هەبووە. لە پاراستنی یەکڕێزی و تەبایی نێوان مسلمانان ڕۆڵی ئاشتەوایی و برایەتی گێڕاوە. تافسیری ڕامان و ژنان و کاروباری ژنان لە ئیسلامدا و سەربەستی لە ئیسلام، وەڵامی گومان و چەواشەکاری نەحەزان ئیسلام و سیاسەت لە ئیسلامدا و ئاشتی لە ئیسلامدا و زۆر کتێبی دیکە لە بەرهەمە بەپێزەکانی مامۆستا ئەحمەد کاکە مەحموودن. 25 ساڵی 1936 کۆچی دوایی سیاسەتمەدار و ڕووناکبیری گەورەی کورد مستەفا پاشای یاموڵکی لە تەمەنی 70 ساڵیدا و ناشتنی تەرمەکەی لە گردی سەیوانی شاری سلێمانی لە سەرەتادا یەکێک بووە لە ئەفسەرە لەیاتوەکانی سوپای عوسمانی و چەندان پلەی وەرگرتووە. لە دوای جەنگی جیهانی یەکەم و شکستی دەوڵەتی عوسمانی بە خۆی و ئەزمون و شارەزاییەکەیەوە دەگەڕێتەوە شاری سلێمانی تا خزمەت بە بزافی سیاسی و ڕووناکبیری کوردی بکات. پاشتر لە بزافی ڕۆشنبیری و ڕووناکبیری کوردیدا دەستی باڵای هەبووە. مستەفا پاشای یاموڵکی وەزیری مەعاریف و پەروەردە بووە لە حکومەتەکەی شێخ مەحموودی حەفیددا. مستەفا پاشای یاموڵکی یەکەم کۆمەڵەی سیاسی کوردی لە باشووری کوردستان بە ناوی کۆمەڵەی کوردستان لە ڕۆژی 21 حوتی ساڵی 1922 دا دەمەزرێنێت بە ئامادەیی کۆمەڵێک ڕۆشنبیر و پیاوماقوڵی کورد. بانگی کوردستان یەکێکە لەو ڕۆژنامە کوردیانی کە لەلایەن مستەفا پاشای یاموڵکیەوە وەکو زمان حاڵی کۆمەڵەی کوردستان دەرچووە و 16 ژمارەی لێ دەرچووە کە لەلایەن ناوبراوەوە خاوەن ئیمتیازی و سەرنووسەرەتی کراوە. مستەفا پاشای یاموڵکی ساڵی 1866 لە گەڕەکی سابوونکەرانی شاری سلێمانی لەدایک بووە. 25 ساڵی 1948 کۆچی دوایی سەرمایەدار و سیاسەتمەداری گەورەی کورد کەریمی عەلەکە ناوی تەواوی عەبدولکەریم ئەلیاس پۆلس ئیبراهیم بووە. ساڵی 1867 لە شاری سلێمانی لەدایک بووە کە کەسایەتێکی نیشتیمانی و خەمخۆری هەژاران بووە. کەسایەتێکی مەسیحی بووە و لە حکومەتەکەی شێخ مەحموودی حەفیددا پۆستی وەزیری دارایی و بازرگانی وەرگرتووە. لە شاری بەغدا و لە گۆڕستانی کاسۆلیکی مەسیحیەکاندا بە خاک سپێردراوە. لە ڕزگارکردنی خەڵکی هەژار و بێدەرەتان بە تایبەت لە گرانی ساڵانی جەنگی جیهانی یەکەم و دووەمدا دەستی باڵای هەبوو و بە بێجیاوازی خزمەتی هەژارانی کردووە و لە ڕێی خەڵکانی نهێنیەوە خواردن و جلوبەرگ و پێداویستیەکانی تری بردۆتە بەردەم ماڵی هەژاران و دوای مردنی و پچڕانی ئەو هاوکاریانە اینجا خەڵکی هەژار زانیان کە سەرچاوی هاوکاریەکانیان کەریمی عەلەکە بووە. 25 ساڵی 2010 لە سێدارەدانی عەلی حەسەن مەجید ناسراو بە عەلی کیمیایی وەزیری بەرگری عێراق لە سەردەمی سەدام حسێن و تاوانبار بە ڕووداوی کیمیابارانکردنی ناوچە جیاوازەکانی کوردستان لە تەمەنی 69 ساڵیدا. عەلی حەسەن مەجید ئامۆزای سەدام حسێنی سەرۆکی عێراق و یەکێک لە ئەستەمکارەکانی ئەو ڕژێمە بووە. دەستی سوور بووە بە خوێنی هەزاران عێراقی و هاوڵاتی سڤیل. ناوبراو ڕۆژی 30 ساڵی 1941 لە گوندی عۆجە لەدایک بووە. پێش ڕژێمی بەعزجێگری ئەفسەر بووە لە سوپای عێراقدا و پاشتر بەهۆی بەردەوامبوونی پلەکەی بەرز بۆتەوە بۆ فەریقی یەکەمی ڕوکن. هەروەها بەرپرسی سەربازی داگیرکردنی کوێت بووە لەلایەن عێراقەوە. لە داگیرکردن و کاولکردنی ناوچە جیاوازەکانی کوردستان و بەکارهێنانی چەکی کیمیایی دژی کورد دەستی باڵای هەبووە. هەر بۆیە نازناوی عەلی کیمیایی بەسەردا بڕاوە.
وەرزی زستان وردە وردە بەرەو کۆتایی دەڕوا و واتە بەشی زۆری وەرزەکەمان تێپەڕ کردووە تا ئێستا لە هەرێمی کوردستان گرفتی دابەژنەکردنی سوتەمەنی یەکێکە لەو گرفتانەی کە ڕۆژانە هاوڵاتیانی ئەم هەرێمە بەدەستیەوە دەناڵێنن ببورن. بۆچی تا ئێستا کاربەدەستانی ئەم حکومەت و هەرێمە نەیانتوانیوە لە سەرەتای وەرزی سەرماوە بتوانن بڕێکی پێویست لە سوتەمەنی بەتایبەت نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا دابەش بکەن. قسەی زیاتر دەدەینە میوانەکەمان بەڕێز کەریم محەممەد کەریم سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان دەبێت قسە لەسەر تەواوی گرفتەکان و هۆکاری دابەژنەکردنی سوتەمەنیمان بۆ دەکات. کاک کەریم سڵاوت لێبێ ئەم کاتت باش، سپاس بۆ و دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. بۆچی تا ئێستا ساڵانە بەردەوام ئەم گرفت و کێشەیە دووبارە دەبێتەوە گرفتی دابەژنەکردنی سوتەمەنی؟ سڵاو لە بەڕێستان، سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی پەیام و دەستخۆشیم بۆ بەڕێستان بۆ سازدانی ئەم بەرنامەیە بۆ چاکردنەوە بەڕێستان. من کەریم عەلی کەریم نەک کەریم محەممەد. بەنسبەت دابەشکردنی نەوت و بەنسبەت پرۆسەی دابەشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 پشتی لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنی ڕاگردووە و پارەی کە لە کەرتی لە بودجەدا دەرخان دەکرا بۆ پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنی ڕاگیراوە. ئێستا و پارەیە نەما بۆیە کەرتی سوتەمەنی بۆتە کەرتێکی ئازاد و کەرتێکی بازرگانی و ئەو بڕەنەوتەوە ئەو نەوتی کە درا بە هاوڵاتیان و ئەو بنزینەی کە لە بازار ڕایە ئەو گازوایلە هەمووی بۆتە کەرتێکی بازرگانی و پشتیوانیکردنی نەما. بۆیە لەم چوارچێوەیە ساڵانە ساڵانی پێشووترا نەوتی سپی دەدرا بە هاوڵاتیان پێش ساڵی 2014، بەڵام ئێستا ئەو نەوتە تەنها پشت بۆ بڕەنەوتە ئەبەستیە کە حکوومەتی عێراقی دەینێرێ بۆ هەرێمی کوردستان، چونکە لە بودجەی گشتی حکوومەتی عێراقیە ساڵانە پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنی وەکو خۆی ماوە و نرخەکەشی هەرزانە و نرخەکەی لتری 150 نارە، بەڵام ئەمە لە کوردستانە نەماوە و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پشتیوانیکردنێکی نییە بۆ کەرتی سوتەمەنی. بۆیە کەرتی سوتەمەنیش دابەش نەوتی سپیش دابەش ناکە بەسەر هاوڵاتیانە و ئەو ڕێژە نەوتێش کە حکوومەتی عێراقی نێرێ ڕێژەکەی کەمە ساڵانە بە گۆڕانکاری کەسێک لە پارێزگاریان لە ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەسێکی دیگە بڕەکەی گۆڕاوە گۆڕانکاری بەسەریاتەوە لە کاتێک بۆ کاتێکی تر گۆڕانکاری بەسەریاتە. وەکو زانین حکوومەتی عێراقی ساڵانە لە مانگی 9 بۆ مانگی 4 نەودابەشەکە لە ناوچەکانی ژێدەسڵاتی خۆی، بەڵام بۆ حکوومەتی هەرێمیش ئەو بڕەنەوتە ئەنێرێ هەر لەو چوارچێوە ئەنێرە و هەر لەو فترە زەمەنی ئەنێرێ. ئێمە لە مانگی 9 ساڵی 2000 ساڵی ڕابردوو واتە ساڵی 2019 یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کرا. لەو کۆبوونەوە بەڵێنرا بە هاوڵاتیان کە هەر هاوڵاتیە کە هەر ماڵێک لە سنووری هەرێمی کوردستانە بڕی 1 بەرمیل نەوتی پێدرێ، بەڵام بەداخۆ تا ئێستا بەرهەمەکەیمان نەبینی و تەنها ئەو بڕەنەوتەیە کە حکوومەتی عێراقی نێرێەوە هیچ بڕەنەوتێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی سامانە سروشتەکان و بۆ هاوڵاتیان دابین نەکراوە هەتاکو ئێستا کە من قسەت بۆ بکەم. زۆر باشە کاک کەریم، ئێمە خۆمان ڕاهاتوین لەوەی کە بڵێنەوە زستان تەواو بوو هێشتا بەرمیل لە نەوتەکەمان وەرنەگرتووە یا هەندێکمان بڵێن وڵای ئێمە هێشتا ئەوەی پاریشمان وەرنەگرتووە. بەڵام کاتێک ئەم قسە و گفتوگوانە لەگەڵ کەسێک یا هاوڵاتیەکی دەرەوەی هەرێم دەکەی، بۆ نمونە ئەمشۆ کاتێک من هەواڵی نرخی نەوتم لە ئێران دەپرسی باسییان لەوە دەکرد کە بەرمیلێک نەوت لە ئێران ئێستا هاوشانە لەگەڵ گاز بە 5,000 دیناری تەبعی خۆمان نییە، هەرزانتر لە 5,000 دینارە. کاتێک کە پێیان دەڵی لای ئێمە بەرمیلێک نەوتی سپی بە 120,000 دینار ئەگەر لە بازار بیکڕیت و حکوومەتی هەرێمی کوردستانیش لەم زستانەیە فریا ناکەوێت کە بەرمیل لە نەوتەکەت بەسەر دابەش بکات تووشی شۆکە بێ. واتە ئەمە هۆکار چییە کە ئێمە خۆمان خاوەنی ئەو هەموو نەوتین نەوتە خاوەکە بە 50 دلار نافرۆشرێ، بەڵام دەبێمە نەوتە سپیەکە بکڕینەوە بە 120,000 دینار کاکاتە 100 دلار. ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ کەم تەرخەمەکەی حکوومەت لە چیایە کە ناتوانێت نەوتێکی سپی ئاسایی بۆ هاوڵاتیەکانی دابین بکات؟ وڵی کاکژرە بەنسبەت دابینکردنی نەوتی سپی بۆ هاوڵاتیانەوە مافێکی سەرەتایی سادەترین مافی هاوڵاتیە، یعنی بۆ نمونە کارەبا پێداویستەکانی ڕۆژانەی وەکو نەوتی سپی وەکو باسم کرد کارەبا هەموو ئەو خزمەت گوزاریانەی کە ڕۆژانە هاوڵاتی پێویستێتی حکوومەت کە شتێک پێڵی سیستەم و حکومڕانی پێویستە ئەم پێداویستانە دابین کا بۆ حکوومەت. بەڵام ئەوە ئێمەی بینەوە ماوەی 30 ساڵە هەر لە یەک باز ناخولەینەوە ئەوشەوەیە نەبوونی نەوتی سپی، نەبوونی کارەبا، گرفتی خزمەت گوزاری، ئەمانە ڕۆژانە باسەکرێ و بوونی هەیە. لەبەرەوەی
لە هەرێمی کوردستانە کەرتی سوتەمەنی و کەرتی نەوت کەرتێکی خۆڕخراوە و کەرتێکە بەڕاستی چەند کەسێک لەلایەن دەسڵاتدارانی باڵاوە بڕێوە برێ بۆی ئەم کەرتە ئەوەیەوە دەرەنجامەکەیشی ئەمەیە کە هاوڵاتی ئێمە بێنەوتە لە وەرزی زستانەوە بێکارەبایە لە وەرزی زستان و هاوینیشە بەڕاستی ئەمانە جێی گومانە بۆ ئێمەش وە جێ ئەوەیە کە هاوڵاتیان و تەواوی خەڵکی کوردستانیش ئەوتان نیگەرانەکانی ئەبینین یعنی ئێستا ئێمە بۆ نموناگەر هەر باسی نەوتەکەی دەیان کۆمنت و دەیان شتی ئەوە بینین لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەچی ئەکرێت بەڵام ئێمە لێرە ئەوەیە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنیدا لە مانگی نووە کە هاوڵاتیانی ئێمە نەوتی پێ بدرێ کە پێی نادا پێویستە ئەمە پەرلەمانی کوردستان بێتە خەتمە یعنی بەڕاستی ئێمە دام و دەستگا مؤسساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چی پەرلەمانی کوردستانە چی داواکاری گشتیە چی ئەنجومەنی وەزیرانە و چی سەرۆکایەتی هەرێمیشە هەمووی بێدەنگە لە ئاستەمانە ینی ناکرێ بەڵێنێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەروە بە ئاسانی تێپەڕ بێ ئەنجومەنی وەزیران لە مانگینوە بەڵێنیان ئەوە بوو پێش هاتنی وەرزی سەرما بەرمیلێک نەوت بە هاوڵاتیان و بە تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان بدەن بەڵام ئەوەکو خۆتیش ئاماژەت پێدا وەرزی سەرما گەیشتووەتە ناوڕاست و بەرەو کۆتاییە ڕوا تا ئێستا یەک لتریش تەنها یەک دەبەیەکی 5 لتر یاخود یەک لتریش لەلایەن ئەنجومەنی وەزیران وەزارەتی سامانە سروشتەکان نەوت نەدراوە بە هاوڵاتیان بۆ پەرلەمانی کوردستان بەدەداچوون بۆ ئەمە ناکە بۆ داواکاری گشتی بۆم بابەتە نایەتە خەت بۆ سەرۆکایەتی هەرێم بۆم بابەتە نایەتە خەت ینی ئەبێ بەڕاستی دەستگا چاودێریەکان لە ئاستی ئەوە بگەن ئەو ئاستەی کە تەواوی ئەرک و مەهامی خۆیان بپێکن دواتر ئەتوانرێ بۆ نمونە ئەم پێداویستیانەی هاوڵاتیان بە شێوازێکی باش دابین بکرێ ئەرک و بەرپرسیارەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە تایبەتی لیژنەی وزا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەم دۆسەیە چۆن ئایا تەنها ئەوەندە ئەوەی کە جەنابەت دەڵێ ئێمە فڵانە کەس بەرپرسیارە و فڵان جەهەت بەرپرسیارە دەبێت بێتە گۆ یاخۆت ئێوە بەرپرسیارەتیتان لەسەرشانە بە تایبەتی لەوەی کە نەوتی بەغدادێ چۆن دابش بکرێت کەی دابش بکرێت چۆن چاودێری ئەم پرسە دەکەن بەڵێ ئێمە بە نسبەت ئەرک و بەرپرسیارەتی ئەمە یاسای ژمارەسی ساڵی 2009 ئەرک و بەرپرسیارەتی بۆ ئەنجومەنی پارێزگاکان دابین کردو لەو چوارچێوەش ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە چاودێری کاری ئێمە بە پێی یاساکە چاودێری بۆ دەداچوونە لە سنووری پارێزگای سلێمانیە نەک لە تەواوی سنووری هەرێمی کوردستانە ئەم کەرتی سوتەمەنیش ڕەبتی تەنها ڕەبتی بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و تەواوی هەرێمی کوردستانەوەیە ئەوەشی لە سنووری دەسڵاتی ئێمە بێ ئەو بڕەنەوتەی کە ڕۆژانە بە پێی ئەو ئامارەی کە حکوومەتی عێراقی ناردوێتی بۆ نمونە بە پێی نووسراوێکی وەزارەتی نەوتی عێراقی بۆ هەرێمی کوردستان 50 ملیۆن لتر دابین کراوە بۆ سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجەش بڕی 26 ملیۆن لترە لەو حەسەیە ڕۆژانە بە بڕی جیاواز دێت و ئێمە لەگەڵ هەردوو بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی و گەرمیان بە بەردەوامی لە خەتین و لەگەڵ یانین و چاودێریمان کردووە سەردانی جێگاکانی دابشکردنمان کردووە سەردانی بەڕێوەبەرایەتیمان کردووە و میوانداریشیانمان کردووە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ هەم بەمەستی شێوازی دابشکردنەکەەوە هەم بڕی لتر و بەڵێوا دیارە گرفتێگەیە لە چارەسەرکردنی ئەو بابەتە و ئەلو بەڵێ زۆر باشاکە کەریم زۆر جار ئێمە باز لەوە دەکا کە بۆچی نوتی بازرگانی لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە بە ئاسانی دەست دەکەوێت و بۆچی ئەو بڕەنەوتەی کە بە کۆبوون دەدرێ بە هاوڵاتیان بڕێکی زۆریشی لەسەردانراوە بە تایبەت 40,000 تا 45,000 دینار ئایا ئەمە حکوومەتی عێراق کە ئەم بڕەنەوتە سپێ دەنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەم بڕەپارێژ مەرج و پێوەرە بۆ ئەوەی کە بدرێت هاوڵاتیان یا بۆ منەمە تەنها بازرگانیەکە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کرێ بۆچی نەوتی بازرگانی لە بازاڕەکاندا زۆرە و حکوومەت ناتوانێت نەوتێک بۆ هاوڵاتیەکانی دابین بکە و بۆچی ئەو بڕەنەوتەش کە وەکو کۆبۆن دەدرێت بە هاوڵاتیان ئەو پارە زۆرەی لە بەرامبەردا دانراوە بەنسبەت من وەکو سەرەتاژ ئاماژەم پێدا کەرتی سوتەمەنی کەرتێکی بازرگانی ئازادکراوە ئێستا لە هەرێمی کوردستانەوە ئازادکردنەکەشی بە شێوازێکە کە ئەو کۆمپانیانە ئەهێنن بەڕاستی دەستی باڵا لە پشتیانە بۆیە ئەو نەوتەی کە ئەهێنن بە نرخێکی ئەو نرخێکە ئەو کۆمپانیانە خۆیان دایانن لە بازاڕ ئەو بەو نرخە فرۆشێ و تەواو نرخێکی بازرگانی وەکو چۆن نرخی بنزین و وەکو نرخی گازوایل
بەڵام بەنسبەت ئەو نرخێک کە حکوومەتی عێراقی دابینی کردووە من بۆ خۆم بەدەواچوونیەکەم کردێ بەنسبەت نرخی نەوت لە حکوومەتی عێراقی کە پشتیوانی کراوە بۆ لترێکی نەوت 150 دیناری عێراقی دانراوە بۆ بەرمیلێکی 220 لتری 33,000ەکە و بۆ تێچووی گواستنەوەی بۆ ناوچە جیاجەکان لەبەرەوەی ئەم نەوتە لە پاڵاوگەی بازیان دابینەکرێ بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی بڕی تێچووی 1500 دینار بۆ بەرمیلێک دامانناوە و 1500 دیناریش بۆ ڕۆتینات هەندێک ڕۆتیناتوانە نزیکەی 36,000 دینارەکە بەڵام بە بڕیارێکی مرکزی لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە کە لە مانگینەوە بڕیاریاندا بۆ ئەوی نەودا بەش بکەن بەسەر هاوڵاتیانە ئەو نەک ئەو بەڵێنیان نەبردە سەر بگرە لەسەر ئەو بڕنەوتش کە حکوومەتی عێراقی دابینیەکە پارە و نرخی جیاوازتر دانراوە بۆ نمونە بۆ هەر بەرمیلێک بە پێ و لێکدانەوانەی من کردمە 10,000 دینار زیاد خراوەتە سەری و لەم بڕە پارێشە لەسەر سنووری تەواوی هەرێمی کوردستان 2 ملیار و 300 میلیۆن دینار حکوومەتی هەرێمی کوردستان لەو بڕنەوتش کە حکوومەتی عێراقی وەکو خێر پێمانێدا قازان جۆرەگرێ و لەسەر سنووری پارێزگای سلێمانیش نزیکەی ملیار و نیوەک بە زیادۆ یعنی حکوومەتی هەرێم قازانج لەو بڕنەوتشەکە کە حکوومەتی عێراقی نێرێ بەڕاستی ئەمانە من وەکو خۆم وەکو لیژنەی وزەر لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە بە نووسراوێک و بە یادداشتێک داومان ئارەستەی هەفتەی ڕابردوو ئارەستەی پەرلەمانی کوردستانمان کردووە لە دوو بابەتە یەک بۆ ئەنجومەنی وەزیران بەڵێنی دا کە نەوت سەر تەواوی هاوڵاتیانە دابەش بکات دابەشی نەکردووە و هەروەها ئەو بڕەپارێژ ئایا بۆ کوێ ئەڕوا بە پێ و لێکدانوانەی ئێمە کە کردومانە ئایا بۆ دارایی گشتی ڕوا ئایا بۆ ناو خەزیێنەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی یاخود بۆ هەرجێگەی و یاخود لە چی سێکتەرێکی ترا بەکارهێنرێ ئەمانە بەڕاستی جێی گومان و پرسیارە بەڵام سنووری کاری ئێمە بە پێ یاسا لە سنووری پارێزگای سلێمانیە بۆیە ینی لە سەروی ئەوش ئێمە بە یادداشت و بە نووسرا ئارەستەی پەرلەمانی کوردستانمان کردەوە بۆی پەرلەمانی کوردستان بە ئەرکی خۆیان هەڵسن دوورکەونەوە لەو بابەتەی کە ئێستا لە جیاتیەوەی یەکتری بشکێنن لە جیاتیەوەی بابەتی زۆر بچووک بکرێتە پشتی گەورە بێن خەم و کێشەی هاوڵاتیان چارەسەر بکەن هەم نەبوونی نەوتە ئەم نەبوونی کارەبایان نەبوونی تەواوی پێداویستە خزمەتگوزاریەکانە کە وەکو پەروەردە و زۆر باشە کاکەریم کەواتە ئەم پارەی کە لە هاوڵاتی وەردەگیرێت تەندروستی و ئەوانەی کە ئەیبی کاکەریم کەواتە ئەو پارەی کە لە هاوڵاتیان وەردەگیرێت لەو کاتێک کە هاوڵاتیەک دەوێت بەرمیلێک نەوت وەرگێت ئەو 10,000 زیادەیە یاکۆی ئەو پارەی کە لە هاوڵاتیەکە وەردەگرێت لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕادستی بەغدا دەکرێتەوە یا لە ڕێگەی پارێزگاکانەوە ئەمە یەک کەواتە ئەو 10,000 دینارە زیادەیە ئەگەر بێت و لە ڕێگەی حکوومەتەوە وەردبگیرێت خۆ حکوومەتەم پارە زیادەیە حکوومەتی هەرێم نایداتەوە بە بەغدا کەواتە دەبێت بچێتە خەزیانەی حکوومەتەوە ئەگەر واش بێت کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جوان بازرگانی بەسەر هاوڵاتیانەوە دەکات بەڵام ئەگەر ئەمەم بۆ ڕاستکەیتەوە کە ئایا پارێزگادی وەری دەگرێتەوە یاخود حکوومەتی هەرێم و لە هەمان کادا ئێمە پاڵاوگەی بازیانمان هەیە کە لە سنووری پارێزگای سلێمانیە ئەم پاڵاوگەی بازیانە کە وەک باست کرد لەوێەوە نەوت و سوتەمەنی بۆ ناوەندی پارێزگاکە دابین دەکرێت ئایا ئەگەر لەوێەوە نەوت دابین دەکرێت بۆچی لە ئەسڵا پاڵاوگەی بازیان نەوتی خاوی هەرێمی کوردستان ناپاڵەوێت و دابەشیکە بەسەر هاوڵاتیاندا بوونی هەیە واتە بابەتێکە سەرتاسەریەوە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانیش نەسەن لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی کە هەرسێ سەرۆکایەتیەکەی ئەنجومەنی وەزیرانی هەولێر و سلێمانی دووەک ئامادەبوون سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و توانە ئەم بڕەپارەیە ئێمە دامانناوە 46,000 دینارەکە واتە هەموو پارەکە بێت تەسلیمی ئەوان بکرێتەوە ئەوان حکمی پێوە ئەکەن و بۆیە ئەو لەبەر ئەم نرخە مرکزیە و مرکزیە دواتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تەحملی ئەڵگرتنی ئەو بڕەپارەیەکە کە بڵێ بۆ هاوڵاتیان وەرەگیرێتوانی زیاتر لە خزمەت میوانەکەمان دابین ڕاز دەمەوێت قسە لەسەرەوە کە مەرچەندە دیارە میوانەکەم ئەڵاوی لێ دەکەین بەڵام سیرکەگەر هەر هاوڵاتیەک 10,000 دینار زیادەی لێوە بگیرێت لە کاتێکە پاڵاوگەی بازیان کەوەش مامی پرسیارەکەم بوو لە کاکەریمی بکەم کە لە سنووری پارێزگای سلێمانیە پاڵاوگەی هەرێمی کوردستان خۆیەتی و نەوتی خاومان هەیە بەڵام دیارە نەوتێک کە بۆ هاوڵاتیان دابین دەکرێت لە عێراقەوە لە پاڵگای بازیان بۆمان دابین دەکرێت بەس حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە خۆی ناتوانێت نەوتی سپی بۆ هاوڵاتیان دابین کاکەیەکێک لە بەڵێنەکانی کابینەی نۆیەم چارەسەرکردنی گرفتی سوتەمەنی بۆ پێم وایە لە کارنامەی 100 ڕۆژی یەکەم ببووە ئەوە بوو باسی لەوەش کرد کە چاکسازی لەو بارەیە بکە کە بەداخەوە وەش دۆخی دابشکردنی سوتەمەنیە. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە لە تەوەری دووەم و سێمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە.
خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پێشبینیەکانی کەشوهەوا. ئێمە لە وەرزی زستاندا زۆر بە تامەزرۆییەوە سەیری پێشبینیەکانی کەشوهەوا دەکەین و ئێمە وەکو بەرنامەی پەیامی ڕۆژ هەموو ڕۆژێ پێشبینەکانی کەشوهەوا لە تاوی شار و شارۆچکەکانی کوردستان دەخەینە پێشچاوی. ئەوەی عزیز خۆشەویست، بەڵام لەوە چه خەڵکێک پێی خۆش بێ زیاتر بزانێت کە ڕێژەی بارانبارین چەندە و سەرما تاکەی بەردەوامە بێ و ئایا ڕێژەی بەفربارین دەکرێت بەردەوامی هەبێ یانە کۆمەڵێ پێشبینی دیکەن کە ئێمە پێمان خۆشە تەواوی لە هەرێمی کوردستان بە تایبەت کە زستانەکەمان زستانێکی تەڕ و باباران بێ. میوانداری زۆر بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەژناسی سلێمانیمان کردو. کاک ئاسۆیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ بەڕێزان، زۆر سپاس بۆ بینەرانی کەناڵی پەیام. زۆر بەخێر بێ. پێشبینەکانی کەشوهەوا چیمان پێ دەڵێن؟ ئەم ساڵوە وە کۆلە گەشتوێنتە ناوەڕاستی چلە و تا ئێستاش نازانم خەڵکێک لەوە چێ بڵێ باران کەم باری و هێشتا بەفر بە شێوەیەکی وا ئێجگار وەکو ساڵانی ڕابردوو نەباریەوە. پێمان خۆشە لە زاری تۆ بزانین پێشبینەکانی کەشوهەوا چیمان پێ دەڵێن و تا چەند مای دڵخۆشی بوون. بەڵێ، سەبارەت بە ڕەوشی کەشوهەوای هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە تایبەتی وەک ئاگادارن لە هەفتەی ڕابردووانێ شەپۆلێکی باران و بەفربارین بەهۆی کاریگەری ئەو نزمە پاڵەپەچووی کە لەسەر ناوچەکانمان بوو بە بڕی جاجیا زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانیشی گرتەوانێ و بەهۆیەوانێ ئەوە بوو کە لە زۆرێک لە ناوچە بە تایبەتی ناوچە شاخاوەکان و ئەو ناوچانەی کە ناوچە شارۆچکەکانی دەوروبەری ناوچە شاخاوەکان زۆری بەفربارینی تیا داباریوە و لە پارێزگاکانیشا لە هەندێک پارێزگاشا بەفربارینمان هەبووە و کۆی گشتی بارانبارینی ئەمساڵ بۆ پارێزگای سلێمانی تا ئەم بەروارە 320.2 ملیمە 320.2 ملیم بەراورد بە ساڵی ڕابردوو ساڵی پارتا ئەم بەروارە 587.1 ملیمە، بەڵام بەراورد بە پێرار ساڵ تا ئەم بەروارە 175 ملیمە. بەڵام یەک نقطە هەیە ئەوەیە کە ساڵی پار حاڵەتێکی ناوتەبیعی بوو بە نیسبەت نەک بارەوەرزی بارانبارینی پارێزگای سلێمانی و تەنانەت بە نیسبەت هەموو هەرێمی کوردستانەوە بە ناوچە گەرمیانەکانی شەوانێک کە جاری وا هەبووە بڕی بارانبارین تایە زۆر کەم بووە. تەنانەت بە نیسبەت پارێزگاکانی باشووری عێراقیش و بە نیسبەت پارێزگاکانی وڵاتی بڵێن ئێران و بە نیسبەت شام و تورکیامانە حاڵەتێکی جابووی. ئێمە چۆن ئەویش کە دەرەنجامی بەشێکە لەو گۆڕانکاریانەی کە بەسەر کەشوهەوای جیهان و بەسەر کەشوهەوای گۆی زەویە هاتووە. زۆر باشە. کاتە ئەم ساڵ هیچ مەترسیەک لەسەر وشکە ساڵی هەیە بۆ ڕێژەیە کە تا ئێستا باریوە؟ نەخێر، وەکو عەرزیشم کردی ئێمە تا ئێستا 320.2 ملیم باری و بەراورد بە پێرار ساڵیش بارانبارینێکی باشمان هەبووەمان لەبیر نەچێتەوە 800 بە کۆی گشتی هەموو وەرزەکە 836.6 ملیم باریوە کە ئێمە تێگەڕایی بارانبارین لە پارێزگای سلێمانیا 680 بۆ 700 ملیمە کە ئەو بڕی تێپەڕان ئیتر مەترسی وشکە ساڵی چیمان پێڵێ ئەگەری هەیە لەو ڕێژەیەم ساڵ تێپەڕین؟ وەڵڵاهی پێشبینەکان ئێمە چەند جاری کەش باس کراوە. پێشبینەکان خۆی پێشبینی شتێکی سابت نییە، مطلق نییە بڵێ مەسەلەن ئەوە بێ گۆڕانکاری لە ڕۆژێکە جاری وا هەیە زۆرێک لەو سنتەرە جیهانیانی کە پێشبینی ئەکات کە وڵاتی پێشکەوتی وەکو ئەمریکا، وەکو ئەوروپا، وەکو کۆریا، وەکو یابان، ئەڵمان، ئەمانە کە سنتەراتی پێشبینیکردنیان هەیە لە ڕۆژێکە چەند جارێک ئەبدەیتی خەڕایتە تەقسەکانیان ئەکەنەوە لەبەرەوەی کە گۆڕانکاریەکان دقە بە دقە و سات بە سات نییە گۆڕانکاری بەسەرایەت. لەبەرەوە پێرە و پێشبینانی کە ئێستا بکرێت بوترێت مەسەلەن ئەم ساڵ چۆن ئەبێت یان هاوین چۆن ئەبێت، ئەمانە یعنی تا ڕادێک ڕاست نییە بەڕاستی. بۆ نمونە ساڵی پار بەپێی ئەو بڕەبارانی کە لە مرکزی سلێمانیا باری 1370.2 ملیم باری کە ئێمە بەپێی و داتانی کە لە لامانە لە 941کەوانێ زۆرترین باران وەرزی پار بۆ باریوە بەپێی ئەو پێشبینیانەی کە زۆرێک لە خەڵک لە شوێنەکانەوە کە متابعیان ئەکردیان وابوو لە مانگی 7 و 8 ئەگەری باران و تەرزەبارین هەیە، بەڵام واژنە بینیمان پلەی گەرمیش بەرزترین پلە 44 پلە تۆمار کراوە. ئەمانە ئەمە بەشێکە لەو گۆڕانکاریانی کە بەسەر کەشوهەوادا دێت. زۆر باشە. باز لەوە بکەین کە ئەمساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە ئەتوانین بڵێن لە یەک جارە بەفرێکی زۆر لە ناو شارە ئەباری، بەڵام ئەمساڵ بە پچڕ بە شێوازێکی زۆر کەم. ئایا بۆ نمونە بەفر چی؟
بەپێی پێشبینیەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا کە هێشتا ئێمە هەر لە ناو چلین و بەفرێکی باشیش لە ناو شاخاوەکان باریوە ئەگەری هەیە کە لە ناو شار و لە پێدەشتەکانە بۆونە بەفر جارێکی دیکە ببارێتەوە بەتەکید ئەگەری هەیە ئێمە ئێستا لە تقریبا ساڵی پار ڕۆژی حەڤەیەک بەفرێکی زۆر باری بەڵێ بەڵام هەموو ئەو دابارینانی کە دا ئەبارێت کە لە بەرگەهەوەدا ئەبارێ بۆ سەرزەوی بە شێوەی ئاو وەکو باران وەکو بەفر وەکو تەرزە ئەمانە پەیوەستە بە جۆری ئەو بارستە هەوای کە ڕوو لەو ناوچەیە ئەکات و پەیوەستە بە پلەی گەرمی ئەو بەرگەهەوایی کە دابارینەکەی تیا ڕوئایە و زۆربەی زۆری ئەو دابارینانە کە دەست پێ ئەکات لە بارانبارینشەوە بە پلەی بەستنا ئەڕوات پاشان کە بەرەو خوارەوە یەد لە بەرگەهەوا بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەتوێتوانێت جاری وایە بە شێوەی باران ئەبارێت جاری وا هەیە مەسەلەن بەفرە پلەی گەرمی بەرز ئەبێتوانێت ئەبێ بە ئەوەی کە پێی ئەوترێ بارانی بەستوو ئەمانە ینی پەیوەندی بە دابارینی بەفرەکان پەیوەندی بە پلەی گەرمی بەرگەهەواوە هەیە بۆ نمونە دابارینی بەفر پێویستە ئەو بارستە هەوای کە ڕوو لە ناوچەکە ئەکات بارستە هەوایەکی یەکەم کە بەهۆی بارستە هەوایەکی گەرم و شێدار و لە هەمان کاتیشدا لەگەڵ یا بارستە هەوایەکی ساردی کە پلەی گەرمیەکەی زۆر نزم بێ اینجا ئەبێتە هۆی دابارین و پێویستە لە چینەکانی سەرەوەی بەرگە هەواشە لە چینی بۆ نمونە 500 هێکتۆپاسکالە پلەی گەرمی زۆر دابەزێت تقریبا بۆ نزیکەی ناقص 25 پلە پاشان لە بەرگە هەوای کە پستانتیا ئەبێ بە 150 هێکتۆپاسکال لەوەشە هەر پلەی گەرمی هەربێ دابەزێت بۆ ناقسەن حەوت اینجا ئەگەری لابارینی بەفر هەیە لەو شوێنانە ئێمەش کە زۆر جار ملاحەزە ئەکەین بەفربارینەکان ناوچە شاخەوەکانە ناوچە شاخەوەکان لەبەر ئەوەی کە تایە لەو ناوچانە پلەی گەرمی نزمترە بەراورد بە ناو شارەکانە کە ئێستا ئەبینی ناو شارەکان پلەی گەرمای بەهۆی ئەو گۆڕانکاریان بەهۆی زۆربوونی ڕێژەی دۆمۆکسیدی کاربوون و ئەو گەرمبوون و احتیباسی کە هەیە لە ناو شارەکانە لە ناوچە شاخەوەکانە بۆیە ئەمساڵ زۆرترین ڕێژەی بەفر و باران لە چ ناوچەیەکی پارێزگای سلێمانیە پارێزگای سلێمانی وڵی تقریبا هەر منطقە ناوچە شاخاوەکانی گرتوتەوە بە تایبەت شارۆچکەی پێنجوین منطقەی بڵێن ماوەد منطقەی شارباژێر هەروە بێتەوانێ هەورامان تۆڵ و بیارە و ئەمانە بە تاکید ئەمانە بەفری زۆر لێباریوە بەڵام زۆری بڕی بەفربارینی ئەم ساڵمان لە ناوچە شاخاوەکانی پارێزگای هەولێر و دوهۆکا بوو بۆ نمونە دوێنێ بەهۆی ئەو شەپۆلی بەفربارینوانێ زۆرێک لە خوێندنگاکانی ئەو ناوچانە دەوامیان داخز لە بەرەوەی کەوا ئاسێکی زۆر بەفرباری و لە ناوچەکانی حاجی ئۆمەران ناوچەکانی باڵەکایەتی مێرگەسوور ڕەواندز اینجا بناری قەندیل دوای ئەو لە ناوچەکانی پارێزگای دوهۆکە لە ناوچی کانی ماسی بامەڕنی ئامێدی ئەمانە بەفرێکی زۆر و کە ئاستەنجێکی زۆری بۆ خەڵک دروست کرد کاگاسوان دێ پێشبینی قەدیمیش هەیە کە پیاوە بەتەمەنەکان دەیکەن بۆ نمونە لە هەڵەبجە کاتێک کە ئەگەر هەوڕەشەکە بە ئاسمانی عبابینەوە بێت بەرامبەر هەڵەبجەوە بێت ڕوو بە شاخەکانی بۆ نمونە هەورامان بێت مەترسیان نییە لەسەری بەڵام کاتێکە لە ئێرانەوە دێت دەڵێەوە بارانی پێ یا بەفری پێ لێرش بە هەمان شێوە زۆر جار ئەمەی کە لە گڵەزەردەوە دێت زۆر مەترسی لەسەر یا بارین نیە بەڵام ئەمەی کە لە گۆیژۆ ئەمانەوە دێت دەڵێیتی ئەوە بەفری پێ یا بارانی پێ جیاوازی ئەم جۆرە جوڵە هەوایە یا ئەمەمانەی کە دێن چییە؟ بەڵێ خۆی ئێمە هەموو ئەو ناجیگیربوونانی کە لە کەش و هەوا دروستە بێت بە تایبەتی لە وەرزی زستانە دەرەنجامی ئەو نزمە پاڵەپەسوانەیە کە ڕوو ئەکاتە ئێرە نزمە پاڵەپەسۆکانیش ئێمە توانین بەوە تعریفیکەین نزمە پاڵەپەسۆ یەکێکە لە کاریگەریە داینەمیکیە چالاکەکانی باری کەشوهەوا کە لێپرسراوی یەکەمی هەموو گۆڕانکاریەکانی کەشوهەوایە ئەو نزمە پاڵەپەسوانی کە کاریگەریشی هەیە لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی و ناوچەکە بڵێن بە وڵاتی شامیش و بە بەشێکی زۆری تورکیا و عێراقی شەوانێ لە سستانە ئێمە کاریگەری نزمە پاڵەپەسۆی دەریای سپیناوە ڕاستمان لەسەر دەریای سپیناوە ڕاست ئەبێتە شوێنێک بۆ دروستبوونی ئەو بەرەیەکی کەشوهەوایی لەیانە بەرەی جەبهەیەکی هەوایی دروستە بێت لەو ناوچە ئەویش بەهۆی هاتنی ئەو بارستە هەوانی کە لە ناوچەکانی ئەوروپاوانەیە کە بارستە هەوایکی ساردە لە بەروی جەمسەری ئێمە چووکە تا بەرەو هێڵەکانی سەرەوە بڕن هێڵەکانی پانی بەرەو سەرەوە بڕن پلەکانی گەرما دا ئەبەزێت خاستن لەم وەرزی زستانە بە هاتنی ئەم بارستە هەوا ساردانە بۆ ناوچەی دەریای سپیناوە ڕاست بوو لە هەمان کاتیشە ناوچەکانی باکووری ئەفریقیا و بیابانی گەورە لەوەی شوانێ
بارستەهوایکی گەرم ئەبێتە هۆی دروستبوونی بەرەیەکی هەوایی و لە دەرەنجامیەوە نزمە پاڵەپەستوێک دروست دەبێت. ئەم نزمە پاڵەپەستوێش لە ڕۆژئاوا و بەرەو ڕۆژهەڵاتیە بەرەو کەنارەکانی وڵاتی شام و لوبنان و سووریا و باشووری تورکیا و تەنانەت وڵاتی قۆبڕوس و ئەمانە ئەگرێتەوە پاشانیێتە سەر هەرێمی کوردستان ئەبێتە هۆی ئەو دابارینانە. بەڵام هەندێک جار دەرەنجامی ئەو بەرزەپەستانی سیبریمان لەسەر ئێمە لە وەرزی زستانە کە زیاتر کاریگەری هەیە، بەڵام لە وەرزی هاوینە ئەم بەرزەپەستانە کاریگەری لاواز دەبێت ئەکشێتەوانەیە بەرەو سەروانێ. بەڵام لەم وەرزانە دا ئەبەزێتە خوارەوانێ ئێستا بۆ نمونە ئێستا حالێن ئێمە تقریبەن کاریگەری ئەو بەرزەپەستانەمان لەسەرە لە ڕۆژی ئەمڕۆ، چکە ئێستا حالێن کە شوهوا تا ڕادێک جێگیرە ئەیش بەهۆی جێگیربوونی ئەو بەرزەپەستانی کە لە ناوچەکانی تورکیا و باکووری هەرێمی کوردستانە جێگیر بوو. ئەمانە زیاتر چووکە لەبەرەوەی کە لە ناوچەیەکی وشک و ساردەوەینەکان لەبەرەوە سێرەکەی کەش و هەواتایە سار دەبێت، دەرەجەی پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە دابەزین ئەکات. ئەمانە ئەتوانرێت بەو شێوە سیبریە زیاتر بۆ نمونە باران و بەفریپی ئەمەی دەریای سپی دەریای سپی ناوەڕاست نزمە پاڵەپەستوێیەکە بەڵێکە ئەمانە کە یەت زیاتر ئەوەی سیبریەکە وشکە لە ناوچەیەکی وشکەوەیەت خۆی ئەبێ ئەو بارستە هەوایی کە ئەبێتە هۆی دابارین، ئەبێ مەسەلەن دابارین یان بەفربارین پێویستە بارستە هەوایەکی سارد و شێدار بێت. بەڵام ئەگەر هەر بارستە هەوایەکی سارد و وشک بێ ئەوە نزمبوونەوەی پلەکانی گەرما بەخۆیەوە ئەبینێت، مەسەلەن یان خێرایی با چالاک ئەبێت. مەسەلەن ئێستا بۆ نمونە ئەم ڕست ملاحەزەکەی لەگەڵ ئەوەشە باشمان چالاکە ئەیش بەهۆی هەر کاریگەری ئەو بەرزەپەستانەیە کە لە ناوچەکانی باکووری هەرێمی کوردستانە جێگیر بووە کە خێرایی با 10 بۆ 20 کیلۆمەتر بە ئاراستەی 10 بۆ 20 کیلۆمەتر لە سەعاتێکە و بە ئاراستەی باکووری ڕۆژهەڵاتە. زۆر باشە. پێوەری بارینی بەفرمان هەیە لە هەرێمی کوردستان چەندەوە، هەروەها ئەو بەفری کە ئەبارێ کاریگەری هەیە بەسەرەوەی کە زۆر جار بۆ نمونەگەر ڕێژەی بارانبارین کەم بێ بەڵام ڕێژەی بەفربارین زۆر بێت، کاریگەری هەیە بەسەر ئەوەی کە ئاوی ژێرزەوی زیاتر بێ بەهۆی بەفرەکەەوە. بەڵێ ئێمە لە بەڕێوەبەراتی کەژناسی بوومە لە زانی سلێمانی بڵێن بۆ نمونە ئەو بارانی کە هەیە ئێمە ڕۆژانە 2 جار ئەیپێوین لە سەعات 9 بەیانی. ئەمە وەکو سیستەمێکی عالەمی WMO، چکە ئێمە ئەو ویزگەی کە هەمان ئەمە ویزگەیەکی باوەڕ پێکراوی لەلایەن ڕێکخراوی کەژناسی جیهانەوە ڕقەمی هەیە و زۆنی تایبەتی بۆ نمونە ئێستا ویزگەی کەژناسی سلێمانی ژماری ویزگەکە 623 چەمچەماڵمان 622 لە زۆنی چل. ئەمانە کە وتێ 623 ئەزانرێت دیتر تۆ لە ئەڵمانیابی لە هەر وڵاتێکی کەبیت کە وتە 623 ویزگەی سلێمانی ئەمە معتەرەفە لە دەولێن. اینجا ئەمە لە سیستەمی کارکردنەکەی کە ئەوانەی کە ئەو ڕاستدانی کە ڕۆژانە کە 24 سەعات دەوام ئەکەن کە کولی سەعات جارێک راپۆرتێک ئامادە ئەکەن، سەعات 9 بەیانی باران ئەپێورێت و لەگەڵ 9 شەو. ئەمە هەردووچی کۆ ئەکرێتەوانێک کە بۆ ڕۆژی دواتر بریتێ لە بارانی 24 سەعاتی ڕابردوو و بەفریش ئەوەی کە قیاس ئەکرێت ئەپێورێت کە هەر بە سانتیمەتر ئەپێورێت و لای خۆشمان ئێمە تۆماری ئەکەین بەفرەکان کە ئەوانەی کە لە کاتێکە ئەگەر ناو ویزگەکەمان بگرێت. بەڵام ئێستا لەم کاتانە مەسەلەن دوێنێ و پێرێمانە شاخەکانی گۆژە ئەزمەر پیرەمەگرون تەنانەت بەری ئەو بەرەوە گڵە زەردەکەمانە ئەبارێت ئەمە لە دەرەوەی ویزگەکەمان ئێمە ناتوانین بیپێوین. بەڵام ئێمە لە چ کاتێکە ئەپێوین ئەو کاتی کە لە ناو ویزگەکە بارێ و ڕێژەکەشی هەر حەزەکەم بۆ معلوماتی جەنابتان ڕێژەی باران بە بەفر 1 لەسەر دەیە، واتە 10 سانتیم بەفر ببارێ مقابلی 1 سانتیم بارانە، واتە 1 سانتیم بەفر 1 ملیم بارانە. زۆر باشە. باست لە بوومەلەرزە کرد و یەکێک لە هەواڵەکانی ئەمە ئەوەیە کە دوێنێ لە باکووری کوردستان. ئایا بۆ منە پێشبینی ئەوەی کە ساڵانی ڕابردوو کۆمەڵێ بوومەلەرزە لە شاری سلێمانی ڕوویانەدا ئەم ساڵ هیچ ڕێژەیە تۆمار کراوە؟ بەڵێ ئێمە ئەوەی کە هەمانە تەبەن ئێمە بە خۆشحاڵی شەوانێ داتا سنتەری بوومەلەرزەی هەرێمی کوردستان کە لە سلێمانیە کە ئەویش خۆی لە 11 ویزگە ئەبینێتەوانێت کە ئەم ویزگانەش ویزگەیەکیان لە زاخۆیە، ویزگەیەک لە هەولێرە و 5 ویزگەش بە شاخی کوڕەدایەوە بە شێوەی تۆڕێکی بوومەلەرزەیەوانێ و
ویزگەیەکی کەشمان لە قەڵاتزێ هەیە و ویزگەیەکی تریشمان لە دەربەندی خان هەیە و ویزگەیەکیش بە ئەزمەڕەوە ویزگەیەکیش لە باشماغ لە پێنجن و ئێستا ترەگەر خوا یارمەتیمان بای شەڵا ئێمە لە بەتەماین لە کەلاریش لەم ماوەیە ئەگەرهین بێت ویزگەیەکی تریش دابنین لەبەرەوەکەوە ئێستا منتیقی گەرمیان و کەلار و خانەقین و کفری و ئەمانە ئەکەونە منتیقەیەکی چالاکی بوومە لەرزەکە لە کاتی ئێسادا ئەو ناوچەیە نزیکە لە هێڵی بوومە لەرزەی نێوان پلێتی عەرەبی و پلێتی فارسی لەبەرەوە ڕۆژانە ئێمە ئەوانەی کە تۆمارەکرێت لە داتا سنتەری بوومە لەرزەی سلێمانی تۆمار ئەکرێت ئەمانە بەڵام خۆشبەختانە بڕەکانیان کەمە پلەکانیان بۆ نمونە ئێمە هەروەکو ئامارێکی ساڵی پێشووتر داتا سنتەری بوومە لەرزەی هەرێم 1550 بوومە لەرزە تۆمار کراوە لە سنووری هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش لەمانە تقریبا 670 بوومە لەرزە لە منتیقی هەرێمی کوردستان و لەو ناوچانی کە عەرزم کردن ئەو شوێنانی کە شوێنی چالاکی بوومە لەرزێ بەڵام خۆشبەختانە چەند دانەیەکیان لە نێوان 4 بۆ 4.5 پلە بووە ئیتر لە سەر و ئەوە تۆمار نەکراوە پێشبینی چەند ڕۆژی داهاتوو چی هەیە لێرەوە بە بینەرانی بڵێ کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئایا کەش و هەوا ساماڵ و خۆر دەبێ یا بەفر و باران بەردەوامیانە بێ بەڵێ لە کاتەکانی ئەمڕۆوانەیە ئێمە تەبەن هەموو کاتێک ئەوەمان وتووە ئەو پێشبینیانی کە ئێمە لە بەڕێبەراتی کەژناسی بوومە لەرزەزانی سلێمانی بڵاو ئەکرێتەوە ئەو پێشبینیانەیە کە لە بەڕێبەراتی گشتی کەژناسی هەرێمە بڵاو ئەکرێتەوەوانێ بۆ ماوەی 40 ساعتی ڕابردوو بڵێن داهاتوو ببوورە پێشبینەکان ئێستا لە کاتی ئێستادا بەهۆی جێگیربوونی بەرزەپەستانێک لە ناوچەکانی باکووری هەرێمی کوردستان و ناوچەکانی تورکیاوانەیە کەش و هەوا تا ڕادەیەک جێگیرە و ئاسمان لە نێوان ساماڵ بۆ نیمچە هەور ئەبێت و پلەکانی گەرما بەرزترین پلەی پێشبینی کرا و 6 پلە ئەبێت نزمترین پلەی تۆمارکراوی ئەمڕۆ 3 پلە بۆ ڕادێشێ لە سا 60 و خێرایی بادە بۆ 20 کیلۆمەتر لە سەعاتێکە بە ئاراستی باکوور بۆ باکووری ڕۆژهەڵات و ئاستی بینین بۆ 10 کیلۆمەتر دەبێت و کەش و هەوا بە جێگیری ئەمێنێتەوانێ و لە کاتەکانی سبەی نێوانێ خێرایی با ئەگەری هەیە کە چالاکی لاواز بێت. زۆر سپاس بۆ بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەژناسی سلێمانی سپاس بۆ بەڕێستان کە میوانی تەوەری دوایین بەرنامەکەمان سپاس بۆ بەڕێستان بینەرانی عزیز تەوەری کۆتایی بەرنامەکەمان قسەکردن لەسەر کاریگەری سۆشیال میدیا لە کۆمەڵگادا ئێمە هەوڵ دەدەین ئەم تەوەرە هەفتانە بکەینە تەوەرێکی سابت و جێگیر لەوەی کە ئەو پرسە گرنگانەی کە لە سۆشیال میدیا و لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا بە گشتی سۆشیال میدیا داگیر دەکەن قسە و گفتوگویان لەسەر بکەین ئێمە زۆر جار لەم بابەتی تایبەتەیە یا لەم ڕگەیەدا قسە لەسەرەوە ناکەین تا چەندە ئەو بابەتەی کە بووەتە سۆشیال میدیای داگیر کردووە ڕاستە یا خۆت هەڵە بەڵام لەسەر چۆنیتی مامەڵەکردنی تاکەکان لە سۆشیال میدیا دەمانوێت زیاتر قسە بکەین بە تایبەتیش دوو لەو بابەتانەی کە هەڵمان بژاردوون یەکێکیان پۆستەکەی مەلا هەڵۆیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی ئێستا هەموو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی بە زۆری داگیر کردووە پۆستێکی دیکەشیان بابەتێکی دیکەشیان کۆچی گەنجان و گەڕانەوەی ئەم 5 تەرمەی کۆچبەرانە بۆ هەرێمی کوردستان کە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کەیوان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ قسە و گفتوگۆی زیاتر لەسەر ئەم دوو پرسە لە سۆشیال میدیا دەکەین مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس بەخێر بی ئەگەر سەرەتا لە کۆچی گەنجەکانەوە دەست پێ بکەین بەڵێ من دەستخۆشیتان لێ یەکەم بۆ دانانی بەرگەیەکی لەو شێوەیە کە بە جۆرێک لە جۆرەکان شیکاری خودی بابەتەکە بێ نەک زیاتر دەربڕینی ڕای خودی بەرنامەکە یان کەسەکە کە ئەوێ قسە بکە لەسەر شیکارەکە بابەتی گەڕانەوەی تەرمی کۆچ کردووان کە بەڕاستی بابەتێکە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە دوو جۆر ڕنگدانەوەیان دوو لایانی ڕنگدانەوەی هەیە ئەگەر بمانەوێت بە شێوەیەکی وەسفی ئێمە بابەتەکە شیکار بکەین دیارە بابەتەکە خەمبارە و ئەم خەمباریەش ئەم نیگەرانش کە لە ناو خەڵکە هەیە خەڵکەکەی دابەش کردووە هیچ پەیام و هیچ پۆستێک نابینی کە بڵێ دژایەتیە و خەڵکە بکا کە وڵاتەکەیان بەجێهێشتووە کە بڵێ نیگەران بن بەوەی کە ئەگەر بە سەلامەتی دەرچوونایە ئەمان نیگەرانە بوون هەمویان بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانی ئەو کۆچبەرانن بۆ بەجێهێشتنی وڵاتەکەیان
بەرحاڵ من باس لەو دوو ئاراستە لە ڕوو شکلی کۆمنت و پۆستەکان ئەوانەی کە من پێش چاوم کەوتووە و ئەوانش کە خۆتان هەتانەتوانن باسی بکەن و ئەمە شیکاری بۆ بکەینیان بڵێن ئەمە لە کوێوە سەرچاوی گرتووە. دوو لایەنمان هەیە لایەنێکی ئینسانی کە زۆر دیارە لە پۆستەکانە لە کۆمنتەکانە تەنانەت لە وێنەکانیشە کە وێنەکان دیسان ئەگەر خوێندنەوەی سمبولیان بۆ بکرێ هەمان بابەت زۆر ڕنگدانەوەی تیا هەیە کە هەست و سۆزی ئینسانی ئەجوڵێنێ لە کارێکی لە ڕووداوێکی لەم شێوەیەدا. پۆستەکان بە زۆری یەن مامەڵە لەگەڵ ئەو لایەنە ئینسانیایەکەن کەم گەنجێک ویستوێتی بۆ ژیان بەدەستێنانی ڕوتێکی ژیان شێوەیەکی ژیانی بەختەوەرانە و ئاسوودەی ڕێگایکی سەخت بگرێتە بەر بەڵام بە کارەساتێکی دڵتەزێن و ناخۆش لە نێو ڕووداوەکە لە نێو حاڵەتەکە لە ناو چوون کۆمەڵێکی واسووتێنراوە. ئەمە چ بە نووسینی پۆستی ئاسایی وەکو کەسێک وەکو نووسەرێکیان دەربڕینی هەڵوەستی خۆی ئەم حاڵەتە زۆر ڕنگدانەوەی تیا هەیە، چ بە پیشاندانی وێنە، چ بە نووسینی دێڕە شعر. سێرەکەی فەزایەک دروست بووە مەلەل ناومێدی ئەخاتە دڵی ئەو کەسانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە وەکو بڵێ چاودێری ڕووداوەکەکان شت لەسەر ڕووداوەکە ئەخوێننەوە بە جۆرێکە وا ئەبینرێتەوە کە لە کوردستانە پێگەیەک شوێنێک مەودایەک بۆ ژیانی گەنج نەماوە، بۆ ئومێدی گەنج نەماوە. سەراپای ئەو بابەتانی کە لایەنی ئینسانی ئەگرنەوە ئەم حاڵەتیان لە نێو هەرێمی کوردستانە دروست کردووە لە ژیان لە کوردستانە دروست کردووە. وەکو هەواڵ مامەڵە لەگەڵا دەکرێت. من خاوەن پەیجێکم یا خاوەن زانیاریەکەم شخصی خۆم بەس ئامارەکان دەخەمە ڕوو ئایا چی بکرێت کە ببێتە خاوەنی پەیامێکی کاریگەر کە زۆربەیان مەبەستیان لە خستنە ڕووی ئامارەکان ئەمەیە حکوومەتی هەرێمی کوردستان ببینە گەنجەکانت ڕادەکەن بە خنکێنراوی دێنەوە. بەڵام کەی سوشیال میدیا بکەینە پێگەیەک لەم ڕۆ یا چۆن پۆستەکان بنە پەیامێکی سوشیال میدیا بە دوو تەرەف لایەنێکە میدیای فەرمیتیایە ڕۆڵی هەیە ئەو وێبسایتانە و کەناڵە فەرمیانەی کە هەندیسان لە نێو سوشیال میدیایە پەیامەکانیان داڕێژنەوەی خەنەوە بەردەم خەڵکی وەلایەنێکیشانەوەیە کە واقعان وەکو سوشیال میدیایەک خەڵک مامەڵی لەگەڵایەکە، یعنی تۆ دارنە لە بابەتە فەرمیەکان. بابەتە فەرمیەکان ئەوان زیاتر کار لەسەر بەیانکردنی ڕووداوەکە ئەکەن وەکو خۆی کە ڕوویاوە چی بووە حەدەسەکە چۆن بووە، بەڵام ئەوەی کە خەڵک خۆی مامەڵە لەگەڵ سوشیال میدیایەکە هەمیشە هەڵوێست دەرەبڕێ کەمتر پشت بە بەو باسانە ئەبەسێتەوە کە میدیا فەرمیەکان وەکو ڕوودا و باسی کردووە لە ژێر چەتری ئەم ڕووداوەیە یەت هەڵوێستی خۆی دەرەبڕێ. هێت هەندێکیان لایەنی ئینسانیان دەربڕیوە لەسەر بنەما ئینسانیەکە قسەکەن، لایەنێکی تریشیان وەکو ئەوەی کە هەموو شتێکی لە هەرێمی کوردستانە ئەگەڕێتەوە نێوە باسنە لایەنێکی سیاسیە. ئەم لایەنە سیاسەش ڕنگدانەوەیکی تۆخی هەیە و خەڵکانێک لە ئەستی باڵاتر لەم لایەنەیە قسەکەن وەک لە خەڵکانێکی عاتفی کە لایەنە مرۆیەکەیان گرتووە. ئەوانش کە لایەنە مرۆیەکەیان گرتووە بە جۆرێک لە جۆرەکان حەڵقیان کردوێتەوە بە لایەنی سیاسیەوە. یعنی ئەگەر بڵێ بە وەکو ئێستا بیستان بە باوکی قوربانیەکە ئەڵێ حەدەث واقعەکە بۆ وا بووە جگە لە لایەنە ئینسانیەکە کە تۆ باوکێ بینی جەرگت بۆ یەسووتێ ڕۆڵەکەی تا ئێستا تەرمەکەشی دیار نییە و بۆ بەدەستێنانی ژیانێکی تر چووە یەت لە لایەنە سیاسیەکەی دیسان مامەڵەی لەگەڵاکاتەوە کە ئەمە کەم تەرخەمی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە لە ڕووی دەوڵەتداریەوە، چونکە ئەم گەنجانە واقعەن بە بەرهەمێکن کە رەستەیەکن لە بەردەم دەوڵەتە کە بتوانێت مامەڵەیان لەگەڵا بکە. ئەو واقعی لە هەرێمی کوردستانە هەیەکەیەکێکیان زۆر بە دیاری بێکاری گەنجانە بووەتە هۆی ڕۆشتنی ئەو کەسانە بۆ دەرەوەی زۆر بە کورتی لە خۆی ڕۆشتنەکە کە لە پەیامەکان ئەیبینی زیاتر ڕۆشتنەکە وەکو بڵێ نەبووتە ئەسەف کەس بۆچی گەنجەکانمان ئەڕۆن، ئەوەی کە بووتە ئەسەف بۆچی لە ناوەکە یاخنکاوە ژە هینەکەی ناخۆشە گنایمە دەیان گەنجمان ئەڕۆن لە ڕێ ئاساییەوە ئەڕۆن و ئەگەنە شوێنی خۆیان وە لەوێشەوە شانازیەکەن کە وڵاتەکان بەجێهێشتووە. ئەم پەیامە میدیایانە وای کردووە کە کەسەکە دەسەڵاتی ئەوەی نییە بە شوێنی ئاساییە بڕوە و ئەوێ بە مادەیەکی پارەیەکی کەمتر بە شوێنێکی سەختتر بگاتەوێ. ئەو پەیامانی کە لەوێەوە ئەنێرنەوە هاندەری ئەم گەنجانن کە پۆستانی کە لەسەر کۆچی گەنجان دەکرێت سروشتیە یاواتە نۆرماڵە لە تۆڕە کۆمەڵایەتەکان واخان ئەگەر بتەوێ ڕۆڵێکی خراپی شەگەڕن، ڕۆڵێکی زۆر خراپ هاندانی ئەو گەنجانی کە بێسەروەتن بێسامانن و ئەشیانەوە بگەن ئەو شوێنە و جۆرێک لە جۆرەکان نیشاندانی ئەوەیە بە دیمەنێکی جوان و نیشاندانی ئەرش بە دیمەنێکی ناشرین. هەندێک ڕەوتی ژیان کە من پۆستێکم بینی کە زۆر بە ینی زۆر بە عاقلانە لەسەر بابەتەکە دوابوو و ئەوەندەی کە لەسەر دەسەڵات دوا و ڕخنەی لێگرتووە ئەوەندەش لەسەر خودی خانەوادە دواوە.
خودی ئەو خانەوادەی کە ئەم کەسان لێرنە ڕێگایە کە ئەزمونمان هەیە لەم ڕێگایە گەنجی تر خنکاوە لە ناو چووە ینی ئەو کەسی خۆی ئەچێتە ناو یەختەکە ئەزانێ بە ڕێژەیەکی زۆر لە 180 بەرەوسەر ئەم یەختە خەتەری هەیە و ژیانت بەرە ئەو ینی ئاوێنەکە لە پێشچاوێتی ڕاستە دەسەڵات وای لە یەکا کە ئەمە لە بێکاریە بەرەو ئەوێ بڕوە بەڵام لە هەمان کاتیشا ئێمە ئەبێ لە نێو خانەوادە و کۆمەلگایەکە بین بیرێک لە تەریقی ڕێگەی ڕۆشنەکەی بکەینەوە و ئەو ئەزمونانی لە بەرچاومانە بیانی بەجددی سوودیان لێوەربگرین و هەمیشە لە ناوەندی علمی شاوترێتەوە ئەزمون بۆ سوود لێوەرگرتن لە پێشترە لە کتێبێکە تۆ بیخوێنیتەوە لەوانەیە کە تۆی خوێنی لە ناوەندەکانی خوێندن و ناوەندە ئەکادیمیەکانە ئەبێ ئێمە ئەم ئەزمونە بە هەدەر نەدێن بەجددی ئەزمونی ژیانی کەساتێک کە ئەنووسرێتەوە بۆ ئەنووسرێتەوە خۆ چیرۆکێک ناخوێنینەوە ئێمە دایان کەسمان هەیە گرتەکان وەکو پۆست گرتی ژیانی کەساتیان ئەوەی کە دەمانەوێت لەم بڕگەیەدا ئاماژەی تری پێ بکەین ئەو پۆستێکی کەسایەتێکی ئیسلامی یا بوونە بانخواز و زانایەکی ئاینیە لەسەر ئەوەی کە سیفەتێکی ناشرین دەداتە پاڵ پیاوانێکەوە خێزانەکەی بەجۆرە لە جۆرەکان چێتە دەرەوە ئەمە لە سوۆسیال میدیا دەنگدانەوەیەکی زۆری هێنا ینی دژایەتێکی زۆری خەڵک بەجۆرە لە جۆرەکان تەنانەت گەشتە سوکایەتیکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام و بنەما و دەقە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلامیش ئێمە چۆن ئەمە سوۆسیال میدیا چۆنە دێت تەعامل لەگەڵ ئەمە بکە و ئایا سوۆسیال میدیا شوێنی ئەوەیە کە من فتوا بۆ پیاوێ دەربکەم کە خێزانەکەی بە سفوری دەچێتە دەرەوە خۆی من نازانم واقعەکە لە دینا چۆن باسەکرێت چی ئەکریانی نازانم کە بێئاگانیم لەگەڵیا بەڵام ئیشی من نیە لێرە ئەویان بڵێم ئیشی منەوەی بڵێم پەیامەکان کە لەبارەی ئەمەوە بڵاوکرانەوە سێ چوار ئاراستی جیاوازیان وەرگرت ئەم سێ چوار ئاراستەیەکێ لەوانە لەوە چە پشگیری وتەکانی کرد بێت بە کۆمەڵێک مبەڕیرەوە زۆر بەکەمیانی هەر نەمبینی من وەکو چاودێری تۆڕە کۆمەڵایەتەکان کە چاودێریم کردو و هەمیشە لەگەڵ حەدەسەکان وەکو پیشەی خۆشم نەمبینی کەسێک ڕاستەوخۆ مباشر پشگیری وتەکە بکە ئەوانەی کە پشگیریان نەکرد بە بەڵامێکەوە بەڵام دەبوو بەم شێوەیە بەڵام دەبوو بە ئادابێکی کوردیانە بەڵام دەبوو بە ستایلێکی ئاینی کوردەواری بەڵام بە هەر شۆرێک بەرجۆرێک بێ ئاراستەیەکە بوو کە پشگیری وتەکانی ئەو کرد ئاراستەیەکە بوو ڕاست پێچوانەی وتەکانی ئەوی ئەدایەوە و بە جۆرێک لە جۆرەکان دژە دینی دەرەکەوت لە پەیامەکانە ئەمانەش وەکو بڵێ زۆربەیان ئەوەی لێ خوێنرایەوە کە بابەتەکەی قۆستووەتەوە وەکو هەلێک وەریگرتووە کە ئەوێ بۆ لێدان لە بەرامبەر شەخصیشنا لە بەرامبەر خودی بیر و باوەڕەکە ئەمە بیرکردنەوەیکی ئایدۆلۆژی بوو زیاتر ئەمە خۆ ناهەقی ئەو شخصە ناگری بەم شێوەیەکە چونکە لەو لاشەوەیش بە بیرکردنەوەیکی خستی ئایدۆلۆژی بەبێ وەکو بڵێ بەبێ ڕەچاوکردنی ئادابی کۆمەلگاکەی پەیامەکەی بڵاوکردوێتەوە ئەم وای لێ تێگا بۆیە وا وەڵامیاتەوە لەم نێوەندەیە تێڕوانینەکە بوو حەقە باسی بکرێت لە نێو تۆڕە کۆمەڵاتیانە کە تێڕوانیەکی نەرمتر و ڕوونکردنەوەی زیاتریە لەسەر بابەتەکە و داوایە کرد کە ئەم جۆرە وتە و فتوایانەی کە مامۆسانی ئاینی مامەڵیان لەگەڵاکەن ڕەچاوی داب و نەرید و دەربڕینەکانی کۆمەلگاکەیان بکەن یەکێ لەوانە کە زۆر جوانی وتبوو باس لە شێوازی تەفسیرکردنی بابەتەکەیەکە و گۆڕینی وشە عەرەبیەکە بۆ وشەیەکی کوردی کە زۆر جوان پێ هاتبوو کە ئەم وشە کوردیە ئەم وشە عەرەبیە هیچ کات بەرامبەر بەم وشە کوردیە نییە کە لە نێو فەرهەنگی کوردیا بەکارهێنرێ ئەو وشە عەرەبیە کە لە نێو فەرموودەکەیە ئەو تەفسیری کردو بوونە بەرامبەر بەمە نییە زۆر جەرمان بەرامبەر بە وشەیەکی ترێک ئەشە بە ئەدەبیانەتر و بە شێوازێک تر بووترێ و هەندێکی تریشیان لەگەڵ ئەمەشمان بیر نەچێ هەندێکی تریشیان لەگەڵ تەغییری واقعەکەیە بوون و بەیانی ئەویانە کرد کە ئەوەی ئەو بەو حاڵەتە باسیەکە قد قابلی قبول نییە لای کە بەو شێوەیە شەو لە بازنەیەکیش دەری کاتەوە و لەنەو بازنەی بۆ دینی ئاماوەتەوە ئیسلامی ئاماوەتەوە و ئەو دەستەواژانش ئەو ناگرێتەوە لەبەرەوە ئەم سێ ئاراستەیان تیا بوو وەکو هەموو پۆست و پەیام و شتەکانی تریش لە سۆسیال میدیاکە ئاراستەیەکی سیاسیشی تیا بوو کە هەموو ئاراستەکانی بەڕاستی زۆر باشە زۆر بە کورتی مامۆستاکەوان ئەمڕۆ هەر زۆربەی و کەسایەتیەکان پیجێکیان هەیە ئەدمینیان هەیە دەکرێت هەر پۆستێک جاران دەیانوت ئەوەندە خاوەنی قسەیەکی کە لە زمانت هاتە دەرەوە
پۆستیش ئەمڕۆ لە سوۆشیال میدیاوەندە خاوەنێتی کە پۆبلیشت کرد و بەرچاوی خەڵکە و دیدی تۆ خاوەنی نیت دەکرێت ئەوانەی کە خاوەن پەیج و ئەدمینیان هەیە هێندە بێ ئاگابن لە پۆستەکانیان کە چی دەڕایە دەبێت بە فیلتەرێکی کاملەوە ینی ئەگەر تۆڕە کۆمەڵاتەکانیش نەبێت بە تایبەت تۆ ئەگەر بتە وەکو کەساتێکی ئاینی قسە بکەی ئەبێ هەراگات لە وشە و دەربڕینەکانی خۆت بێ بە تایبەت لە ئێستایا کە تۆڕە کۆمەڵاتەکانی ئەوە هەر هەموو کەس نەک وشە و دەربڕین هەڵسوکەوت و دانیشتن و ڕوخسار و مامەڵەکردن لەگەڵ ئادابی کۆمەڵاتی بێ زۆر وریاتر بیت چونکە ئێستا بتێنێتەوە لە هەموو شوێنێ چاو لەسەر تۆ هەیە و پەیامەکە پەشیمان بوونەوە لە پەیامەکان ڕۆڵێکی ئەو تۆ نابینێ ینی ئێستا ئەگەر من شتێکی هەڵە بکەم سبێنێ بڵێم پەشیمانم تازە ئەو ڕۆڵە تۆ نابینێ کە لەگەڵ تۆیان ڕوبەڕوو فەیس تو فەیس قسەکەم و دوای بڵێم کاک جەلال داوای لێبوردنەکەم هەڵە بووم تۆ ئەبووری سەدانی تر نابوون سەدانتر هەر نایانەوە ببورن و ئەگەڕن بە پارە ئەم پۆستە ئەم پەیامەش ئەکردنەوە سپاس بە بەڕێز کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ سپاس بۆ ئەوەی کە جەنابتان بوونە میوانی یەکەمی ئەم تەوەرەیە کە دەمانەوێت هەفتانە کە منتان قبول شەنوکەوی بابەتەکانی سوۆشیال میدیا بکەین زۆر سپاس بینەرانی عزیز بڕگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیچ دەرفەتێکمان نەماوە زۆر سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە خواتان لەگەڵ